لالیگان سێریکە ئێستا ئێمە لە دەرکردن ئەکەین باشە ئافرین چەند چلکەمان هەیە با بژمێرین بەیەکەوە دەی یەک بۆ ئێرە دوو ڕاهێنانی کردداری لە دەرکردن من شایان پێشڕە و ڕاهێنەر لە سنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ منداڵانی خاوەنپێدایسی تایبەت لەم ڕاهێنانەدا باسی کردداری لە دەرکردن ئەکەین بە چەند کەرەستەیەکی سادە و ئاسان بۆ منداڵەکانمان بۆ نمونە ئەتوانین سێ قاپ بهێنین لە قاپی یەکەممانە 4 چلکە یاخود 4 قەڵەم دابنین لەگەڵ منداڵەکەمانە ئەیژمێرین چەند چلکەیە 4 چلکە یاخود 4 قەڵەمە ئەگەر لەم 4 قەڵەمە 2 چلکەیان لێکەم بکەینەوە و بیخێنە قاپی دووەمەوە چەند چلکە ئەمێنێتەوە 2 چلکە یاخود 2 قەڵەم ئەمێنێتەوە و پاشان لەگەڵ منداڵەکەمانە ئەیژمێرین ئەتوانین لە هەنگاوی دووەمە کردارەکەمان بە شێوەیەکی ئاڵۆزتر بۆ منداڵەکەمان بخەینە ڕوو چۆن بۆ نمونە وەرەقە و قەڵەمێک ئەهێنین و هەروەها کردداری لێدەرکردن و یەکسانە لەسەر پارچە کاغەزێک یان لەسەر پارچە کارتۆنێک ئەکێشین لە قاپی یەکەممانە 6 چلکە دانین هێمای لێدەرکردن لە نێوانیاندا لە قاپی دووەمانە 3 چلکەیان دانین لەگەڵ مناڵەکەمانە ئەیژمێرین لە 6 چلکە 3 چلکەمان کەم کردەوە چەندی مایەوە 3 چلکە بەم شێوەیە کردداری لێدەرکردن فێری مناڵەکانمان ئەکەین.